دیارە هونەرمەندی لا و فەرزاد مادینیە لە ئێستا سەرقاڵی وێنەگرتنی نوێچین بەرهەمی هونەری خۆیەتی دیارە بەشێکی کلیپەکە لە نێو کوردستان و لە نێو سروشتە جوانەکەی هەورامانە وێنەگیراوە بەشێکیشی لە وڵاتی سوید ئەم بڵێن کلیپە بێگومان بڵین تۆمار ئەکرێت و بڵین ڤیدیۆ کلیپی بۆ کرێت دیارە لە ئێستاە لە سێتی وێنەگرتنی کلیپەکەەوە زۆر بەڕێز هونەرمەند فەرزاد کە ڕاستەوخۆ میوانی کورسات مەگەزینە لەگەڵمانەکە فەرزاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش بە. کاک فەرزاد گوێبیستی منی؟ کاک فەرزاد؟ بەڵێ ئازیزانی ئێمە بێگومان وەکو ئاماژەم پێکرد ئەم بەرهەمە تۆمار کراوە و لە ئێستاە هونەرمەند فەرزاد بڵین ڤیدیۆ کلیپی بۆ کات دیارە ڤیدیۆ کلیپەکە لە دوو لۆکیشن و دوو شوێنی جیاوازە یەکێکیان هەرێمی کوردستان و ئاماژەم پێکرد سروشتە جوانەکەی هەورامانە و هەریەک لێمەش ئەزانین کە هونەرمەند فەرزاد بڵین ستایلێکی تایبەت و بۆ بڵین جیاوازی خۆی هەیە و زۆرینی بەرهەمەکانی بە زاراوەی هەورامی و هەروە بەجلی کوردی و بۆ بڵین شێوازێکی جیاوازی خۆی هەیە لە تۆمارکردن و لە بەرهەمێنانی بڵین بەرهەمی هونەریان بە شێوەیەکی گشتی دیارە ئەم بەرهەمە پێشتر تۆمار کراوە و بەشێک لە با بڵین وێنەگرتنەکەی لە نێو هەرێمی کوردستانە بۆ بەشێکیشی لە وڵاتی سوید بە ئەنجام ئەگەنرێت بەرهەمێکی تایبەت و ناوازەیە و بێگومان وەکو ئاماژەشم پێک هونەرمەند فەرزاد بە شێوەیەکی جیاواز و ستایلێکی تایبەت بەخۆی وەکوڵێن هەورامیانە کار لەسەر بەرهەمێنانی بەرهەمەکانی خۆی ئەکات. ئێستا زۆر بەڕێز کاک فەرزاد ڕاستەوخۆ ئەگەر گوێبیستی من بێت کاک فەرزاد سڵاو لێبێ بۆ ئەوەی کە گفتوگۆ بکەین لەسەر بەرهەمەکە کاک فەرزاد سڵاوەکانم کاک فەرزاد دەروون خان سەرچاوەکانم باسێک لە بەرهەمەکە بکەین بەرهەمەکە لەژێر ناونیشانی چییە و هەروە تێکستی کێ ئاوازەکەی کێ بۆی داناوە بە سەرچاوەکانم سەرەتا سڵاو خۆشەویستیمە بۆ هەموو بینەر و بیسەری کورسات مەگەزین و بۆ ئێوە عەزیز و خۆشەویست بەرهەمەکە باس لە خۆشەویستیک لە هەورامان ئەکات و سناریۆکمان بۆ داڕشتووە عەرز بکەم پێشتر لە هەورامان کاتێک دوودانە خۆشەویست بە یەک نەگەشتایەن کچەکە بۆ وەفا کە بنوێنێ بۆ بەرامبەرەکەی هەموو جوانی یعنی زوڵفەکانی ئەبڕووی بووی خۆشەویستەکەی ئەنارد کە پێی بسەلمێنێکە وەکو وەفایەک کە جوانیەکەم ئەنێرم بۆ تۆ بەڵام بە ناچارەن بۆ نمونەوە لەگەڵ کەسێکی تر زەواجەکەم ئێمە هاتین ئەم بیرۆکەمان لەسەر میوزیک داڕش کرد بە عەرزکەم گورانێکی فۆلکلۆر و مامۆستا کاوەی فەقیزادە لە شاری مەهاباد هەر لەگرۆ خۆشەویستیم بۆ هەیە ئەوان تەنزیمی کارەکەیان کرد بە لەگەڵ ئۆرکسترای مەهاباد جا شێعری کارەکە لە بەشێکی لە فۆلکلۆرە بەشێکی لە تێکستی مامۆستا بێسارانیە کارەکە پێک هاتووە لە دوو بەشێکی لە هەورامان بەهار گرتومانە لەگەڵ کامێرای کاک پەرویز ڕۆستەمی هونەرمەندی خۆشەویست ئەو بەشەکەی تریچی کامێرای کورسات لە شاری ستۆکۆڵم ئێمڕۆ گرتمان بە زەحمەتەکانی کاک میرانی عەزیز و خۆشەویست هیوادارم جێگەی هەموو ڕەزامەندی هەموو لایەک بێت. باشە من لە سەرەتا ئاماژەم پێکرد وتم لە ئێستا کاک فەرزاد لە سێتی وێنەگرتنی کارەکەیە بە زەوزام کارەکە وێنەگرتنی تاو بۆ ئەمڕۆ بڵێ بەشی سەرەکی تەواو بووە بەس لیپسنەکە ماوە لەبەرەوە تۆفانێکی زۆر زۆر لەگرا بەر حقیقەت لە دەرەوە زۆر زۆر سارد بوو بەشی ناو هینمان گرت و هەفتەی ئایندە پلانماندا ناو ئینشەڵا ئەوێکی بگرین. باشە بیرۆکەکە بێگومان بیرۆکێکی تایبەت و جوانە بەس حەزەکەم بزانم کە
بۆچی ئەم دوو لۆکیشنە ینی بۆچی هەورامان و بۆچی وڵاتی سوید ینی چۆن سیناریۆکە یەکتری ئەبەستێتەوە ئەم دوو باڵێ ئەم دوو وڵاتە بێکەوە بەستێتەوە بەڵێ ئەم دوو ناوچەیە با بڵێ زۆر سپاس پرسیارەکەت زۆر بەجێگە بوو بەڵێ ئێمە ئەشیایەک جوگرافیایەکمان دروست بکردایە بۆ نمونە ئەو دوو کەسە عەرز بکەم بتوانایە لە یەکدا بڕایەن ئیسە هەم بە جوگرافیا هەم لە لەحاز لە هێنی خۆشەویستیەوە ئێمە بەپای میوزیکەکە کە تەلفیقێک بوو تێکەڵاوێک بوو لە میوزیکی شەرقی ئۆرکستراسیۆن و موزیکیکی غەربی کە لە ناو ئۆرکسترەکە ئێمە شمشاڵمان بەکارهێناوە لە تەسویرەکانە وا هینمان کردووە کە ئەو بەشەیە کە ئۆرکسترە لە وڵاتێکی جوگرافیای ئەگرانیشانەدا و ئەو کەسە دابڕاوە موسیقاکە چەرەوە ئەگەیەنێ شعرەکە چەرەوە ئەگەیەنێ و جوگرافیاکەیش هەوڵماندا کە ئەوە بگەیەنێ ینی ئەو دووریە هەم بە جوگرافیا نیشانی بین جا مثلا بنمونە تێکستەکە باس ئەوەیەکە ئەڵێ ژنەفتم لەیلم کەرەم نمانە عەترچنی زڵف دەسماڵکیانە ئەژێ بیستم لەیلی من وەفا کەرەم ئەنوێنێ عەتر و زڵف و دەسماڵ ئەنوێنێ دەسماڵم بۆ ئەنێرێ زڵف پەی بەقیەی زام زڵف بۆ بەقیەی دوورانەوەی زام عەتر بۆ مەڵهەم دەسماڵ بۆ بەستن زامی پرستم یعنی ئەم ئەو خۆشەویستە وای کردووە بەو هەدیە کە نردوویەتی ئەم دابڕانە وەکو تەسکینێک بە خۆشەویستەکەی نردوویەتی کە لەو غوربەتە یا لەو جوگرافیا دوورە بتوانێ دەوام بێنێ بەم هەدیانە کە بۆی نردووە و پێیشی بسەلمێنێکە وەکو وەفایەک باشە کە سێری لۆکیشنەکەم هەمووی بەفر و سەرمایەکی زۆرە بەڵام ماوەیەم دوو هەفتەیەش لە کوردستان بە هەمان شێوە بوو هەست دەکەم هەورامان پلەی گەرمەکەی کاک فەرزا زۆر لە وڵاتی سوید و ستۆکۆڵم نزمتریش بوو ئەگەر لەوێ تەسویرت بکردایە خۆت لۆکیشنەکان هەڵبژاردایە و زان باشتر بوو وەڵاهی خۆ لەوێش بەفری زۆر بارەوە شکر بۆخوا بەڵام ئەو مثلا بوونمونە ئێمە نامەڕەسان کە نامەکە بێنێ لە هەورامان کەممان هەیە کە ئەوە بگەینێ کە پەستێک بەڕێگۆیە لای ئێمە مثلا شاید بە نەفەر ئەو کارمان کردای بۆیە حقیقەتیشی ئەوەیە کە من خۆم لە شتەکەدا بڕاوم و جوگرافیاکەشم جێبەجێ کردو یعنی خۆم ئەگرێتەوە باشە کاک فەرزاد بێگومان ئەم کارە دوو بزانم جیاوازترە لە ستایلی کارەکانی پێشووترت چونکە پێشووتر تۆمان بە بڵێن گۆرانی شاد و بەجلی کوردی و کۆمەڵێک بابەتی تایبەتمەند بە ناوچەی هەورامان و بڵێن بە کورد بینیوە ئەم جارە کارەکەی تۆ جیاوازترە چه جیاوازیەکەی لە ڕووی هونەریەوە بۆ تۆ لەم کارەیە عەرز بکەم حقیقەت ئەم کارە وا باسی بکەم دانێکە لە ئالبومەکەم گۆرانیەکە لە ئالبومەکەم لە نۆتراکە سعیم کرد لە ناو ئالبومەکە هەموو ڕەنگێکی تیا بێ یعنی سرفەن گۆرانی شاد نەبێ یا هەر تکرار بێ یا دووپاتکردنەوەی مەسەڵەن شاید هەر هینێکی بێ سعیم کرد کە سناریۆی هەبێ سعیم کرد کە بتوانم ئەو ئازارەکە خۆم چەشتومە یعنی بڵێم ئەو خەمەکە هەمە بەو نیجۆرە پیشانی بم و لەو ڕوانگەی چۆ سەیری پێشوان لە هەورامان کە خۆشەویستەکان کە کاتێ دابراون چیان کردووە حەزم کرد ئەوەشە بنوێنم باشە گرنگە بەرهەمەکان ڤیدیۆ کلیپیان هەبێ بۆ ئەم سەردەما بۆ ئەوەی کە خەڵک بینەری بێ یان ئاواز و تێکستەکە و دەنگەکەی تۆ بەتایبەت بەسە بۆ ئەوەی کە پەیامەکەت بگەێنی جا پەیامی گۆرانیەکە و بەرهەمەکە هەرچیەک بێ ئەرز بکەم ئێمە لە سەردەمێکە ئەژین بە پێچەوانەی زووتر کە کاتێک گۆرانی بڵاوە بۆ لە رادیۆ بڵاوە بۆ هەموو کەس گوێبیستیە بوو بەس هەدەف بیستن بوو هەم تێکست هەم موسیقی سوشیال میدیا نەبوو کە مەسەڵەن بۆ نمونە ئینسان بتوانێت فرەتر ئەو شتە بە ڕوانینێکی ترۆ بە بەرگێکی ترۆ یا بە فاکتۆرێکی ترۆ بیبینێ ئەگە بووایە تەلەڤیزیۆن ئەگەر بینەوەی رادیۆ کاری زۆر ئاسان بوو ئەو کارە هەرچەند
شاید هەموو کەسی نەیگرتاوێتەوە بەڵام سەردەمی ئێستا سەردەمی ئەڤڵ بینینە بعد گوێگرتنە ئەمە زۆر باشە لایانی باشی لایانی خراپەی چی هەیە لایە باشەکەی ئەوەیە خۆت ئەتوانی بە بیرۆکەی خۆت سناریۆ بە تەوەجه بە شعرەکە و ئاواز موسیقەکەت بتوانانی سناریۆ دابەزینی سناریۆ دروست بکەیت و لەگەڵ گورانەکەت دایبەزینی خەڵکیش گوێ لێ بگرێن پەیامەکەت باشتر بگات بەڵام ئەگەر تۆ نەیت گورانەکەت وا بڵاو بکەیتەوە بەداخەوە لە سوشیال میدیا هەموو کەسێک گورانەکە وەرەگرن بە دڵی خۆیان فیلم ئەخەنە سەر فیلمایەک سەر ڕسمایە کە هیچ ارتباطێکی لەگەڵ مۆزوعەکان نییە بۆیە من هەدەفم ئەوە بوو حقیقەت کە بتوانم بەم ڕێگەوە خۆم ئەو بیرۆکە کە بۆچی ئەو گورانی من خوێندەوە تەبعاً هەر کەس گورانێکە خوێنێ هەدەفێکی هەیە گەرەکێتی لایەنێک نیشان بە ئێستا چ لایانی شادی و حەزەکەی هەڵپەڕێنی یا لایانی خۆشەویستی یا گەرەکتە تۆ لەبارەی ژینگەوە بخوێنی یا هەر بابەتێکی تر تۆ گەرەکتە عەرز بکەم بینەر و بیسەرت ئاگا بکەیتەوە زۆر گرنگە ئەو سناریۆ قەوی بێ بتوانێ شعرەکەی تەفسیرێکی لە شعرەکەی یارمەتیدا شعرەکە تێبگا تەبعاً ئێستا کەسێک لە هەورامەکە تێنەگا لە مۆزوعەکە لە فینەکە لە سناریۆکە تێگا ئەزانی کەمە چی بەسەر هاتووە بەڵێ کاک فەرزاد ئەمەوێت بە من و بە مینەرەکانیشم بڵێ بزانین بەرهەمەکەی تەواو بێت کەی وڵاویەکەیتەوە بڵێ بەرهەمەکە بەشی کە پارێکە گرتومانە بەهار لە کوردستانە ئیشەڵا منیش بەنیازم بۆ مارش سەفەر بکەمەوە ئەگەر خۆی گەرمەلی بێ ئەم لەگەڵ خۆمە بەم ئەم بەشەکەی تر بۆ بەهار بە تەمام بڵاوی کەمەوە ئەلەگرۆ ئەوە دەدەم کە یەکەم جار پێشکەشی دەستگای میدیای کورسات دەکەم کە بەڕاستی ئەمڕۆ ئەم بەمنەوە زۆر ماندوو بوون بەتایبەت کاکمیلانی خۆشەویست کە بێ بەرامبەر ئاتوو لەگەڵ من کامێرا ئاوردووەوە زەحمەتێکی شاو هەروە جەناب چوو بەرنامەی کورسات مەگەزین زۆر منیان بەسەر کردەوە زۆر دڵخۆش بووم لەم هەوا سەردا بەڕاستی هەوڵەدەم کە یەکەم جار بینرم بۆ خزمەتی ئێوەی عەزیز زۆر سپاس ئێمەش خۆشحاڵە بین سپاس بۆ هونەرمەند فەرزاد مادینیە گۆرانیبێژ کە ڕاستەوخۆ لە وڵاتی سوید و لە ستۆکۆڵمەوە لەگەڵم بوویت بە هیوای کاری باشتر و کاری جوانتر